خۆشەویستانم ئەم کاتتان شاد بەخێر بێن بۆ بەرنامەیەکی نوێی ژیانی ژیرانە چی ئەندازیارێک و هەروەها نەشتەرگەری جوانکاری بە یەکەوە دەبەستێتەوە با سەیری ئەم راپۆرتە بکەین. لە سەرەتادا ڕوون نەبوو چۆن بە یەکەوە کار دەکەن، بەڵام مایکل ملەری نەشتەرگەری جوانکاری و هەروەها ئەندازیار گلاوسیا پۆلینۆ بە یەکەوە توێژینەوە دەکەن کە ئامانجیان یارمەتیدانی ئەو کەسانەیە بەهۆی برینداربوونەوە ڕوخساریان شێواوە. لەم نمونەیەدا بەشێکی ڕوخساری نەخۆشەکە یا بەهۆی ڕووداوێکی تەقینەوە یان بە نەخۆشی شێرپەنجە شێواوە. بە یارمەتی ناشنال ساینس فاوندیشن تەکنۆلۆژیایەکی نوێ بەکاردەهێنن پێی دەگوترێت تاپلاجیکال ئۆپتیمایزیشن کە دەڵێن ئەم تەکنۆلۆژیایە ڕێگایان پێدەدات بۆ دۆزینەوەی چۆن بتوانن لەکوێ شتەکاندا بنێن یاخود داینەنێن. ئەگەر ئەو تەکنۆلۆژیایە بەکار بهێنرێت بۆ سوودوەرگرتن لە دروستکردنی باڵەخانە و ماشێن، ئەی بۆچی بەکار نەهێنرێت بۆ ئەوەی مرۆڤیش سوودی لێوەربگرێت؟ بەڵام ئێسکان و بۆری خوێن و شانەکان زۆر ئاڵۆزترن لە ئامێرەکان. دکتۆر مایکل میلەر لە زانکۆی ئۆهایۆ بەشی تەندروستی دەڵێت لە شوێنێکی بچووکدا بۆن و بینین و قورگ و قسەکردن و هەروە چاکردنەوەی ئەم هەموو شوێنانە سەختە. بۆ هەر نەخۆشێک ڕێژەیەکی بیرکاری بەکاردەهێنن بۆ ئەوەی نمونەیەکی تایبەتی دەموچاو بۆ ئەو کەسە دروست بکەن. کاتی دەوێت پێش ئەوەی دکتۆر میلەر بتوانێت لە کاتی نەشتەرگەری ئەم تەکنۆلۆژیایە بەکار بهێنێت. بەڵام ئامانجی درێژخایەنیشیان هەیە کە دەڵێن بتوانن ئێسکەکە خۆی دروست ببێتەوە و دەڵێن دڵنیان کە ڕۆژێک دادێت دەتوانن ئەسکان دروست بکەنەوە. هەردوو لا زۆر جار لە دوورەوە ئاڵ و گۆڕی زانیاریەکان دەکەن و دەڵێن هیوادارن کارەکانیان قازانج بە خەڵکی بگەێنێت. منداڵان پێویستیان بە چەند کاتژمێر خەوە بۆ ئەوەی بە جوانی گەشە بکەن و گەورە ببن. بە گوێرەی شارەزایانی تەندروستی منداڵانی تەمەن 3 تا 5 ساڵ پێویستیان بە نزیکەی 13 کاتژمێر خەو هەیە و هەروها منداڵی 5 ساڵ تاوەکو 11 ساڵ پێویستیان بە نزیکەی 10 کاتژمێر خەو هەیە. خۆشەویستانم بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ژیانی ژیرانە. لەبیر نەکەن ئیمێڵم بۆ ڕەوانە بکەن بۆ ناونیشانی nzada@voanews.com تا جارێکی تر خواتان لەگەڵ.